مهند عنزی ڕۆژنامەوان نزیکەی مانگێکی لە شوێنێکی جیاکراوە لە نەخۆشخانە بەسەر بردووە لە شاری مۆسڵ بەهۆی توشبوونی بە پەتای کۆڤید-19 و دوای وەرگرتنی چارەسەر چاک بووەتەوە. عنزی دەڵێت ڕوبەڕووی گومان لێکردنێکی زۆر بووەتەوە لەلایەن هەندێک خەڵکی ناوچەکە کە نیگەران بوون لەوەی کە ڕەنگە ئەو ببێتە هۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. ڕۆژنامەوانەکە لە مانگی سێ تووشی ڤایرۆسەکە بووە دوای ئەوەی لە سەردانێکیدا بۆمەکەی پیرۆز لە سعودیە گەڕاوەتەوە بۆ عێراق. ئەو دەڵێت بەڵگەنامەی پشکنینی پاک واتە نێگەتیڤی لە نەخۆشخانەی ئەلسەلام پێدراوە. عنزی بە ئاژانسی هەواڵی ڕۆیتەرزی گوت زۆربەی خزم و هاوڕێکانی پشتگیریان کردووە و پەیوەندیان پێوە کردووە دوای ئەوەی مانگی ڕابردوو لە نەخۆشخانە هاتۆتە دەرەوە. قلت لك أصعب شيء كانوا أهلي والناس. سەخەترین شت بۆ من ئەو بوو کە زۆر بیرم لە خانەوا دەکەم و ئەو کەسانە دەکردەوە کە پەیوەندیم لەگەڵیاندا هەبوو لەوە دەترسام کە ئەوان توش ببن. کاتێک تۆ بە تەنیای زۆر جیاوازترە لەوەی کە لەگەڵ 5 ئەندامی خێزانەکە دابیت. هەستم دەکرد کە من بارێکی زۆر قورسم هەڵگرتووە. بەم دوایانە عنزی جارێکی تر سەردانی ئەو نەخۆشخانەی کردەوە کە چارەسەری تێدا وەرگرتووە لە کاتێکدا بەشێک لە ئەندامانی خێزانەکەشی بۆی ڤایرۆسەکە نەخۆش کەوتبوون لەوانە باوکی عنزی لە کۆتاییدا سەرجەم ئەندامانی خێزانەکەش چاک بوونەوە. ما مرتاح دائما يقول أنا نفسي ضيق وإحنا تعرف ئەوە باش نەبوو بەردەوامیش دووباری دەکردەوە کە ناتوانێت بە باشی هەناسە بدات وەک دەزانین کاتێک کەسێک تووشی ڤایرۆسەکە دەبێت دەڵێت ناتوانم هەناسە بدەم. ئەمە بەگشتی مانای وایە کاری لەسیەکانی کردووە. بەڵام کاتێک پشکنینم بۆ کرد سەیری سنگیم کرد مهند باش بوو. ئاسی ئۆکسجینی خوێنیشی لە 99 بوو. بۆیە ڕنگدانەوەکان لەودا تا ڕادەیەک حاڵەتی دەرونی بوون. لە ماوەی سەردانەکەی عنزی بۆ نەخۆشخانە سڵاو لە پاسەوانانی یاساییشی بەردەرگا و هەروە سڵاو لە هەندێک لەو پزیشک و پەرستارانە دەکات کە چارەسەریان بۆ کردووە. عنزی 35 ساڵ دەڵێت هەندێک کەس لەسەر شەقامەکان خۆیان بە دوور دەگرت لێ و ڕووداوێکی ئەم دوایانەی بیر دەکەوێتەوە کە لە کاتی بازارکردندا پیاوێک دوای کەوتووە. إلى مكان دشتري بس أنا أشكر هذا الرجل يعني طبعا. جارێک چوون بۆ بازارکردن پیاوێک دوام کە و کاتێک لە دوکانەکە هاتمە دەرەوە بە دوکاندارەکەی وت تۆ دەزانی ئەوە کێیە؟ دوکاندارەکە وەڵامی دایەوە تۆ کێشەت چییە؟ پاشان پیاوەکە وتی ئەوە مهەنەدا کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە. دوکاندارەکەش وەڵامی دایەوە گوتی ئاساییە بۆ مەگەر ئەو مرۆڤ نییە؟ لە ماڵەکەی خۆیدا ئەو بەڵگەنامە پزیشکیەی پیشانی ڕۆیتەرزدا کە ئەو لە ئێستادا توانای کارکردنی هەیە. هەروەها ئەو وێنەیەکی خۆی پزیشکەکەی کە تەوقە لەگەڵ یەکتردا دەکەن لە سۆشەڵ میدیا بڵاو کردوتەوە. عێراق 2767 حاڵەتی توشبووی بە ڤایرۆسەکە تا دەی مانگی 5 تۆمار کردووە لەگەڵ 109 حاڵەتی گیان لەدەستدان.